لگور راپرسی و شارزای ساغلمی گوهرتنا رینمای ماسکان لامریکا کنترل کرنا پتای لاواز دیگه. بايدن دەڵێت هیچ سیناریۆیەک لە ئارەدا نییە بۆ ناردنی هێزەکانی ئەمریکا ئەگەر بێت و رووسیا پەلاماری ئوکرانیا بدات. ڕۆژفانی نەهەولێرێ بیر و بۆچوونی خوا لە دۆر پۆستا سەرۆکتی عێراقی دەردەبرن. جه برنامه کرد کنکشن دنگی امریکا ل واشنگتن پایتخت سلاو و رزل من صالح دمی جرب و بینرین هجا لامری شو جاین دیلان ایدمتان خوش بەپێ ئەنجامی ڕاپەرسی و بۆ چوونی شارەزایانی تەندروستی فەرمانەکانی بەکارهێنانی دەمامک یان ماسک کە بە بەردەوامی لە ئەمریکادا لە گۆڕانکاریدایە دۆخی پێشگرتن و کۆنتڕۆڵکردنی پەتاکە بەتر دەکات. کافی هۆچۆڵ ئۆستانداری نیویۆرک لە ڕۆژی چوارشەمە ڕایگەیان کە ئیالەتی نیویۆرک هەر لە ڕۆژی پێنجشەمەوە کۆتایی بە فەرمانەکانی بەکارهێنانی دەمام دێنێت کە کاروبارەکان لە کڕیارانیان داوا دەکەن کە دەبێ 20 سەڵمینن دەرزی لە خۆیان داوە و یاخۆت پێوەستی دەمام پۆشین لە هەموو کات کە خاڵێکی وەرچەرخانە لە وەڵامدانەمەی ڤایرۆسی کۆرۆنا و بەم جۆرە نیویۆرک بە کۆتایی هێنان بەو فەرمانە دەچێتە پاڵ ئیالەتەکانی تری بەڕێوەبەرەتی دیموکراتەکان لە هەوڵدانێکی ناڕێکدا بۆ ئەوەی دەنگدەران هەست بە ئاسایی بوون بکەن. سەرۆکی ئەمریکا جو بایدن دیدارێکێدا لەگەل لێستر هاڵت یە کەناڵە NBC نیوز گوت ئەگەر رووسیا دەرباسی ئوکراینایە بێ وێ دەمێت تە سیناریۆ نینن کۆ ئەوێ تێدا هێزان بشینن وەر ji بۆ ڕزگارکردنا وڵاتیین ئەمریکی ئەگەر لە وەر ئاسێ بمینن. بایدن هەروەها بەرەڤانیە بریارە vەکشاندنا هێزن ئەمریکیش ئەفغانستانی کرد کۆ دمەها تەباغا ساڵا بوریدا بوو و گوت تەنێ بژارە دن ئەو بوو شاندنا هێزەکە مەزنتر بۆ ئەفغانستانی. سەرۆک بایدن دەوێ دیدارێدا هەروەها بەحسا ڕەوشە ئابووریە ئەمریکای کرد و گوت ئەمێ ئیساڵ گێمبوونەکێ د ئینفلاسیۆنێدا ببینن. وی قالە پرۆسەی هەڵبژارتنا کاندیدێ دادوەریە دادگەها بلند کرد و گوت کوی لێکۆلین لە دۆر 4 کەسان کردنە. هێزەکانی ئەمریکا کە لە ئەڵمانیا دەگوازرێنەوە بۆ ڕۆمانیا ئەم ڕۆگەیشتنە بنکەی ئاسمانی ئەمریکا لە دەریای ڕەش لە کاتێکدا ناردنی هێزی پاڵپش بەردەوامە بۆ پاراستنی کەناری ڕۆژاوای ناتۆ لە ئەگەری هەر شتێک لە دەرەنجامی تەنگەژەی ئوکرانیا. وەزارەتی بەرگری ڕۆمانیا ڕایگەیان کە بەشێک لە تاقمەکە کە بەناوی کۆگەر یان پڵنگ ناودەنرێت بەرەو بنکەی سەربازی میاهیل کۆگالینسیانۆ لە ڕۆژهەڵاتی ناوچەی کۆنستانتا ڕەوانە دەکرێت. هێزەکانی ئەمریکا هەر لە ساڵی 1999ەوە ئەو بنکە بەکاردێنێت. دەمەکێدا کۆ هەولێن نکێمکردنا گرژیان دناڤەرا مۆسکۆ و کیێڤدا بەردەوامن سڤیلێن لە سەر سینۆر پلان دکن کوێ کاوێ چ بکەن ئەگەر رووسیا دەرباسی ئوکراینایە بە. یولیا ڤیتکۆڤیسکا تەمەن 40 ساڵانە و پەرستیارە و بانکراوەتەوە بۆ خزمەتی سەربازی لە هێزەکانی بەرگری هەرێمی لە باکووری ڕۆژهەڵاتی ئۆکرانیا خزمەت دەکات. بە نزیکەی 50 کیلومتر لە سنووری رووسیاوە دوور بیت. دوور نییە تۆ بارانێک بە موشکی BM21 گراد شاری سومی وێران دەبێ. ئایا دەبێت چی بکەم؟ لەم وێرانیەدا دانیشم و چاوەڕوانی کەسێ بکەم ڕزگارمان بکە؟ نەخێر. ئەگەر پێویست بکە من خێزانەکەم لێرە دەبەمە دەرەوە. دایکم پیرە و نەخۆشە و کوڕەکەشم خوێندکارە. ئەوان لێرە دەرباز دەکەم بەڵام خۆم لێرە دەمێنمەوە و ماڵەکەم چۆڵ ناکەم هەتا داگیرکەرێک تێدا بژیت. چالەگوان ئەندرێ بووکی دەڵێت ئەو تەنها نییە. Прямо от зеленые человечки, так як в Крыму в... دوو لە سەرسی هاوڕێکانم بگرە زیاتریش ناوچەی سومی و شارەکە دەپارێزن جا لە ڕێی ڕێکخراوە فەرمیەکانەوە بێت یاخود خۆبەخشەکان. مەسەلەکە سەخت و دژوارە بێت ئەگەر گەنجان هاوشێوەی ساڵی 2014 لە دوورگەی کرایمیا بەشداری بکەن. ئەمە کۆستیان تەنڤیکایە کە یەکێکە لە نزیکەی 30 شار لە هەرێمی سومی نزیک لە سنووری رووسیا. لەو بەرەوە ئەو پارچە زەویانی کە چێنراون بە سەوزەوات کۆتاییان دێت رووسایە. پارچە زەویەکانی بەرهەمی سەوزەواتی هاوڵاتیان هەتا سەر سنوور درێژ دەبنەوە.
میکۆلا تۆریانێک سەرۆکی هەرێمی کۆیتن ئەماڵگەمەیت کە دا گوند لە خۆ دەگرێت دەڵێت هەتا ئێستا لێرە چالاکی زۆر بەدی نەکراوە. До сьогоднішнього моменту هەندێک جار فڕۆکەی بچووک دەبینین تێدەپەڕن ڕەنگە سەربەهێزی پاسەوانانی سنوور بن هەندێک جاریش فڕۆکەی خۆمان و هەروەها ئەوانی دیکەش دەبینم ناوچەکە ئارامە. خەڵک هێشتا هەر لە دڵە ڕاوچەدا دەژی. люди не виїжджають, але напруга هاوڵاتیان ناوچەکە بەجێ ناهێڵن بەڵام هەست بە گرژی دەکەیت جاران هاوڵاتیان باسی نرخەکانی گاز و خۆراک و هەروەها سیاسەتیان دەکرد بەڵام ئێستا هەر کاتێک هاوڵاتیان لە فرۆژگەیەک یان هەر شوێنێکی دیکە چاوێن بە یەکتر دەکەوێت دەڵێن ئایا هیچت بیستووە ئایا جەنگ ڕوودەدات یان نا. там війна чи не буде війна. کاربەدەستانی خۆجێیی دەڵێن باسی زیادبوونی ژمارەی هێزە لەشکریەکان لە هەرێمی سومی لە ئارادایە. Спільно з Міністерством оборони про те, щоб ئێمە پێکەوە لەگەڵ وەزارەتی بەرگری تاوتۆی شیانی هەبوونی لیوایەک یان دوو یان زیاتری لە هێزی لەشکری لێرە دەکەین. بە درێژای مانجی دوو ئێمە ڕاهێنانی لەشکری بۆ هێزەکانی بەرگری هەرمی دەکەین کە ڕاهێنانێکی بەرفرەوان دەبێت. بەڵام یولیا ڤیتکۆڤیسکا دەڵێت ئەوان بە هێندی پێویست ئامادە نین. من وەڵامێکی گونجاو بەدی ناکەم لەلایەن ئەو پێکهاتانەی کە پێویستە لەم کاتە سەختەدا سەر و سەودا لەگەڵ دۆخەکەدا بکەن. جا فێربوون بە یەک یان دوو ڕاهێنان کارێکی مەحاڵە. لە ئێستادا یولیا ڤیتکۆڤیسکا لەگەڵ هەندێک لە هاوڕیانی بەنیازن دەست بە کۆرسی فێربوونی بەرگری مەدەنی بکەن لەو کاتەی ئەوان بەردەوامن لە خۆ ئامادەکردن بۆ ئایندەیەکی نادیار. لە ترکیە جیڤاتا بلند یا رادیۆ و تەلڤیزیۆنی RTUK ڕۆژا چارشەمێ مهلەتا کە هەفتێ و دێ دەمژمێراندا سێ دەستگەهên medyayî navnetewî di nav de jî dengê Amerîkayê ku rêdana kar li Tirkiye werbigirin yan jî wê malper û platformên wan werin blokkirin. Daxwaza RTUK ji bilî dengê Amerîkayê radyoya Deutsche Welle û her wiha Euronews li xwe digire. Rexnegir dibêjin ev gaveke din ber bi kontrolkirina medya azad ji aliyê hikûmeta Tirkiye ve. Ev biryar li ser bingeha pîvaneka sala 2019 ku çalakvanên medyayî xemên xwe li dor wê derbirîn ew pîvan dê rê bide RTUK ku çavdîriya naverokên van dezgehên medyayî bike û piştras bike ku ew li gor prinsîbên wê kar dikin. کۆماری ئیسلامی ئیران ئەمڕۆ جەژنی 43مین ساڵیادی دەگێڕێ سەرەڕای هەموو بەرهەڵستی سزا ئابوووریەکان سەرەڕای دوژمنایەتی ناوخۆ و دەرەکی وە بە تایبەت لەلایەن ئیسرائیل و ئەمریکاوە. ئاخۆچینە و هۆکارانەی ئەم ڕژێمە هێشتا لەسەر دەسەڵاتە. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە هەیەمەنە سەیدی لێکۆڵەر و چاودێری کاروباری ڕامیاری ڕاستەخۆ لە لەندەنەوە لە ڕێگای سکایپەوە لەگەڵماندایە. کاکەی من خۆشاتەوە وەرنامەی کورد کۆنەکشن ئایا زیرەکی و توانایی دەسەڵاتدارانی ئیرانە یان لاوازی بەرهەڵستان و بەرامبەریانیەتێتی کە ئەوەندە ساڵ لەسەر دەسەڵات ماونەتەوە؟ بۆ خۆی ئەوەجی پرسیارە کە بۆ مۆزوعی ڕووخانی کۆماری ئیسلامی هیچ کات لە ڕۆژەف نەکەوت. ئەوە کۆماری ئیسلامی دەبێت جواب بداتەوە کە بۆچی نەیتوانی بۆ تاقە ڕۆژێک بڵێ من ئێستا خۆناغی دوورکەوتنەوە لە مەترسی ڕووخان تێدەپەڕێن. لەڕاستیدا من پرسیارەکە ئاواراسە دەکەم کە بۆ کۆمارێکی ئیسلامی کە بە پشتیوانی دەیان میلیۆن کەس هاتە سەر دەسەڵات ئێستاش هەر وەکو جاران باز لەوەیە کە کەی لا دەچێت و کەی لا ناچێت. ئێمە مەسەلەن باز لە ڕووخانی پاکستان ناکەین، کەس باز لە ڕووخانی تورکیە یا مالیزی یا ئەندونیزی یا بەنگلادێش ناکە. ئەمە باسی ڕووخانی کۆماری ئیسلامی هەر بەردەوامە. کەواتە من پرسیارەکە ئاوا جواب دەدەمەوە کۆماری ئیسلامی ئەو شتانەی کە بووە دروشتی خۆی هەر لە یەکەم ڕۆژەکانەوە دەرکەوت کە توانای بەڕێوەبرتنی نیە، هەر لە ڕۆیەکەم ڕۆژەوە دەرکەوت کە پرۆژەیەکی جیهانی گرتوۆتە دەست کە بۆی بەڕێوە ناچێت. پرۆژەکەی لەتبەیی نەبوو، ئێرانی نەبوو، جیهانی بوو و ڕۆژ بە ڕۆژ زیانەکانی خەریکە دەدا. کاکی من لەو ڕۆژەوە کە ڕژیمی کۆماری ئیسلامی هاتە سەرکار هەمیشە گوێبیستیەوە بینە کەسبەی دەڕۆخێ و لە ماوەیەدا ئەمریکا هەشت سەر کۆماری گۆڕیوە کە هەندێکیان دوو ترمیان بەسەر بردووە. ئایا هەڵسەنگاندنەکان لەبارەی ئەوەی گوای ئەم ڕژیمە دەڕۆخێ دروست بوونە؟ ئەو هەڵسەنگاندنی کە پێی وایە ئەو حکوومەتە لە قەیراندا بۆ هەمووی دروست بۆ مانایە کە تەواوی 43 ساڵی ڕابردوو ئەگەر چی نەگەیشتۆتە قۆناغی ڕووخان بەڵام هەمیشە لە قەیراندا بوو. واتە تاکە ڕۆژێکی نەبوو کۆماری ئیسلامی بڵێ منەوە ئێستا بە خیاڵێکی ئاسوودەوە پرۆژەیەکی 5 ساڵە 10 ساڵە 20 ساڵە دادەڕێژن. هەروەها نوبیرکان دێرمەوە یەکێتی سۆڤیەت نزیکەی 70 ساڵ لە دەسەڵاتدا بوو.
دەسەڵاتی هەبوو بەڵام تەواوی 7 ساڵی لە قەیراندا بوو ئاڕەکەی ڕووکە هاوکات نمونەشمان هەیە وەکو سووریی بەشار ئەسەد یا کۆریای باکوور کە بەڕواڵەت لە دەسەڵاتدا ماون بەڵام بە نرخێکی یەکجار زۆر گران بۆ هاوڵاتیەکانیان یان بۆ ناوچە کەواتە کۆماری ئیسلامی من پێم وایە ئەگەر چینە ڕووخاوە بەڵام قەتیش مەترسی ڕووخانی لە کۆتایی پێناهات بەس بۆ پێی جیهان لە گۆڕانی خێرادایە ئایا پێشبیریکردن لەبارەی ئایندەی ئەم ڕژیمەوە کارێکی دروستە؟ بەڵێ دەتوانین بڵێن قەیرانەکانی کۆماری ئیسلامی لە داهاتووشدا بەردەوام دەبێت بە احتمالی زۆر قەیرانەکانی زیاتر بێتەوە لە ساڵی 2010ەوە ڕەوتی قەیرانەکانی کۆماری ئیسلامی خێراتر بۆتەوە هاتنە سەر شەقامی خەڵک کوژرانی هەزاران کەس کە جاران بە 10 ساڵجارێک ڕوودەدا دوای بوو بە شتێکی ساڵانە ئێستا لە ساڵدا 2003 جار کارەساتی ئاوە ڕوودەدا خەڵک ترسیان ڕژاوە احتمالی وەی کە کۆماری ئیسلامی هاوکاتەم لە ئاستی جیهاندا لەگەڵ زلهێزێکی وەک ئەمریکا لە ئاستی ناوچەدا لەگەڵ هێزێکی وەکو ئیسرائیل و عەرەبستان و لە ئاستی ناوخۆدا لەگەڵ کۆمەڵانی خەڵکی خۆی تووشی قەیرانی خوڵتر لە ڕابردوو بێت ئەگەرە ئێستا بەردەوام ئەگەر بێت و ئەم ڕێکەوتنە ناوکیە سەر بگرێت تا چەندی سان پایەی ڕژیمی جمهوری ئیسلامی بەهێزتر دەکاتەوە ژیانێکی پێدەبەخشێت هەر جوری کوتان ئەگەر سەر بگرێتەوە ئەگەرێکی گەورەیە دووهەمەوەی کە ئەگەر سەری گرت ڕێککەوتنێک دەبێت لاوااستر و کورتخایەنتر لە ڕێککەوتنەکەی ساڵی 2015 ئەو کاتە باز لەوە دەکات ئەم ڕێککەوتنی 2015 لە داهاتوودا درێژخایەنتر و بەهێزتریشی دەکەین ئێستا ئەگەر ڕێککەوتنێک بێت ئەم ڕێککەوتنە تەنیا ڕێککەوتنێکی کورتخایەن و لاواز دەبێت بەڵام لە هەموو گرنگتر خامنەیی لە ناوخۆی وڵات تووشی قەیران دەبێتەوە تەنانەت لە نێوان لایەنگرەکانیدا ئەتۆ کە بۆ ماوەی چەند ساڵ بۆ دووجار جامی زەهر هەڵدەنووشی بۆ ئەو نرخە زۆرت بە خەڵکی ئێراندا سەپن بۆ کارێکت کرد کە دەیان 100 میلیارد دلار زەرری ئابووری بە ئێران بگات لەسەر ڕاتازە بگەڕێەوە خۆناغی 2016 دوای ئەگەر ڕێککەوتنەکە شمولی بەرنامەی موشکیش بێت ئەوە هەر بۆ کۆماری ئیسلامی و بۆ خامنەیی خراپتر دەبێت و ناڕەزایەتی نەتەنیا لە نێو کۆمەڵانی خەڵکدا بەڵکو لە نێو لایەنگرانی خودی خامنەیشدا پێکدێنێت کاکێمێن لە درێژایی ئەم 43 ساڵەدا هاوڵاتیانی ئیرانی ڕژانە خیابانەکان و ڕاپەڕین بەڵام بەداخەوە هیچ ئەرەنجامێکی لێ نەکەوتەوە هۆکار چییە؟ هەڵبەت دەرەنجامی بوو ئەوژەوەی کە کۆماری ئیسلامی ترچی دیکە شەرعیەت و مەشروعیەتی شۆڕەلگێری نییە مەشروعیەتی دیموکراتیکی نەماوە مەشروعیەتی کارامی نەماوە بەڵام ڕاستەکەی ئەوەیە ئۆپۆزیسیۆنێک کە بتوانێت سەروی 150 خەڵکی لە دەوری کۆکاتەوە تا ئێستا شکڵی نەگرتووە نەک وەک حیزب نەک وەک تاکە کەس هیچ حیزبێک و هیچ تاکە کەسێک لە ئێران ناتوانێت ئیدعا بکات کە وەکو خومینی 43 ساڵەمەوە بەر زۆرینەی ڕاهای خەڵکی لەگەڵە هەروەها کەم ڕنگبوونەوەی دەوری شیعەگەری وای کردووە کە کێشەی نێوان تورک و فارس سەرهەڵ بدات ئەوەش بۆتە هۆی وەی کە یەکپارچەیی خەبات لە ئێران کەم ڕنگ بێتەوە من پێم وایە لە داهاتوودا ئەگەر کارێکی بە کۆمەڵ شوڕایەکی بە کۆمەڵ پێک بێت و ویستە نەتەوەیەکانی گەرانی غێری فارس بەتایبەت کورد و تورک و عەرەبی لە بەرچاو بژێرێت احتمالی هەیە کە ئەو یەک ڕێزێ پێک بێت هێمنە سەیدی لێکۆڵەرەوە چاودێری کاروباری ڕامیاری کە ڕاستەوخۆ لە لەندەنەوە لەگەڵماندا بوون زۆر سپاس. سپاس بۆیەوە. ناکۆکیان دۆر پۆستە سەرۆکتیە عێراقێ و ئەوایان چارەسەرکردنەوەی مژارە vê raporta peyamnêrê me li Hewlêrê ye ku têda rûniştvanên Hewlêrê bîr û bûçûnên xwe derdibirin. کاربەدەست و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بۆچوونی خۆیان لە مەڕ چوونیەتی یەکلاییکردنەوە و بەدەستهێنانی پۆستی سەرۆک کۆماری عێراق دەخستە ڕۆ هاوڵاتیانیش ڕاو بۆچوونی خۆیان لەبارەی چوونیەتی یەکلاییکردنەوەی ئەو پۆستە هەیە ئەو پۆستەی کامل ملانەی و ناکوکێکی زۆری دروست کردووە بە تایبەتی لە نێوان هەردوو پارتی دەسەڵاتداری هەرێمی کوردستان پێم وایە نمچە اتفاقێکەیە بۆی دەنگی کورد بگەینەوە بەغدا و بە یەک کەسایەتی کورد بەشدار بن ئێمە با لێرە هەموو ئایدۆژەکان بنێنێ لاوە لە کوردستان ئاساییە بەڵام کاتێ تو جەچیدە بەغداد داوای مافی تاکی کورد دەکەی نەک داوای مافی حزبەکەی خۆت بکەیت بۆیە من پیشنیار دەکەم هەر کەسێک هەر لایەنێکی
کورد کە بچێتە بەغا بە دەنگی کورد بچێت. سەرباری ئەوەی کە هەریەک لە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیدی بەهێزی خۆیان بۆ پۆستی سەر و کۆماری عێراق داناوە و ململانەی بەدەستهێنانی دەکەن بەڵام بە بڕوای چاودێرانی سیاسی یەکلایکردنەوەی ئەو پۆستە بۆ یەکێک لەو دۆ بربژێرەی پارتی و یەکێتی بە دەنگدانی نێو پەرلەمانی عێراق ناکۆکیە سیاسیەکان قۆڵتر دەکاتەوە و کاریگەریش لەسەر پێگەی کورد لە عێراق دروست دەکات. وا باشە هەتا دەکرێت لەسەر مێزی گفتوگۆکان بێت نەکەوێتە نێو میدیا و سوۆشال میدیا و نەکەوێتە نێو ململانی سیاسی و نەکەوێتە نێو مزایاداتی سیاسیەوە بەڵکو بچێتە سەر مێزی گفتوگۆ لەوێ کەسایەتیە سیاسیە کاریگەرەکان بڕیار بدەن لە یەکلایکردنەوەی پۆستەکە بەڵام لەسەر بنەمای چێنە لەسەر بنەمای چی دەکات. کاربەدەست و پارتە سیاسیەکانی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستاندا پێیان وایە کورد کێشەی بودجە و مۆچە و دەستور و مادەی 140 و ناوچەی جێناکوکی هەیە لەگەڵ عێراق لە بری شەڕی بەدەستهێنانی پۆستی سەر و کۆمار هەوڵەکان بخرێنەگەر بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانەی کە دوجار لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندان. مەسلحەتی مە ئەوەیە ئەگەر سەر و کۆمار دیسانراوە هەرێمی کوردستان یعنی برین تاچی کورد بەڕێوەی برد تێیدا ئێمە سوودمەند یعنی سوودی لێ ببین ئەومان لێ دەبێت یعنی ئەو موچەمان لۆ بنێرن و کەم و کوڕی هەرێمی کوردستان تەواو بکەن. گەرچی لە ئێستادا هەوڵێک هەیە بۆ ڕێککەوتنی پارتی و یەکێتی لەسەر پۆستی سەر و کۆماری عێراق بەڵام هێشتا بە ئاشکرا و بۆ ڕای گشتی هیچ ڕاگەنراوێک و ڕێککەوتنیەکیان لەو بارەیە بەڵاو نەکردوتەوە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر. ژمارەی ئەو کەیسانەی کە تووشی جۆرە نوێیەکانی کۆڤید-19 بوونن ناسرا بە ئۆمیکرۆن لە چەند ڕۆژی ڕابردوودا لە ئوستانی هەڵەبجە بە شێوەیەکی بەرچاو فەرەتر بووە. بەرپرسانی تەندروستی دەڵێن تەنها 40% دانیشتوانی ئوستانەکە دەرزی لە خۆیان داوە و تا ئێستا کەس لەو کەسانی دەرزیان کوتاوە نەمردووە. جارێکی دیکە ئامارەکانی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجە ڕوو لە بەرزبوونەوە دەکەن. بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە دەڵێ ئەوانەی ئێستا تووشی ڤایرۆسەکە دەبن بە جۆری ئۆمیکرۆن تۆمار دەکرێن بۆ هۆی وەرگرتنی ڤاکسینیشەوە بەشێکی زۆر لەوانە کە توش بوون لە نەخۆشخانە داغڵ نەکراون. ئامارەکانی تاقیگەی مۆلیکولەر لە هەڵەبجە ئەو ئەوانەی کە ڕۆژانە دەرەچن ئامار بەرز بۆتەوە لە توشبوانی ڤایرۆسی کۆرۆنا ئەمەش جۆرە نوێیەکەی کۆرۆنایە کە بە ئۆمیکرۆن ناسراوە بەڵام ئەو نیشانانەی کە نەخۆش وابکات لە نەخۆشخانە بخوێنرێ تا ئێستا یەک نەخۆشمان هەیە کە لە نەخۆشخانە خەواندومانە بەڵام ئەتوانم بڵێم ئەوە ڤاکسینە کە تا ڕادەیەک لە ڕادەکان وای کردووە کە نیشانەکان بە ئەهۆنتر دەردەکەون چونکە هەندێکیان ئەوانەی کە ڤاکسینیان لە خۆیان نەداوە بێگومان زۆر بە سەختی توش دەبن لە ناو خۆشخانە ئەخوێنرێت. بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی هەڵەبجە تیمێکی گەڕۆکی لەژێر چاودێری ڕێکخراوی تەندروستی جیهانی لە عێراق پێگەناوە شوێنە گشتی و مزگەوت و دامەزراوەکانی حکوومەت دەستنیشان دەکەن و لە شوێنەکانی خۆیانەوە ڤاکسینیان پێدەدەن ئەم هەنگاوەش لەلایەن هاوڵاتیانەوە پێشوازی لێ دەکرێت. ڤایرۆسی کۆرۆنا نەخۆشیەکە ینی جددیە ئەوە نییە کە تۆ بڵێ سێقەم پێی نییە یان کۆمەڵە قسە کە پێشووتری شەکرات ئەبێ خۆمان لێ بپارێزین بە هەموو ئەو ڕێگەیانەی کە تەندروستی بۆمان دیاری ئەکات کە گرنگترینیان ڕێگەی کوتانە کە ئێستا ساز بخوا ڤاکسینەکەی پێیا بوو ئەمە چاوەڕێی پیابوون دۆزینەی ڤاکسینەکەمانە کە ساز بخوا ئێستا کە پێیا بووە پێویستە هەمومان خۆمان بکتین هەموو هاوڵاتێکە و شێرە تەندروستی تیابێت بۆ ئەوەی ئەم پەتایە لانیکەم ئەگەر لە ناویش نەبرێت لاوازیکەن لەوەی کە بیکەن ئەوەی کە خۆمان لە مردن ڕزگارکەین مناڵمان لە مردن ڕزگارکەین. خۆکوتان لە دژی ڤایرۆسی کۆڤید-19 ضرورە داوا لە هاوڵاتیانەکەم سەردانی بنکەکانی کوتان بکەن. خۆشبەختانە لە ئێستاە خۆشبەختانە لە ئێستاە لە سنتەری پارێزگای هەڵەبجە سێ بنکەی خۆکوتان هەیە بۆ کاراسانی هاوڵاتیان من بەنسبەت خۆمەوە هەردوو ژەمەکەم بەکارێناوە بۆی داوای لە هاوڵاتیانەکەم بابەت بن بەو ئەرکە نیشتیمانیەوە بۆ سەلامەتی خۆیان و هاوڵاتیان. بەڕێوەبەراتی خۆپاراستنی تەندروستی هەڵەبجە دڵنیایی ئەوە دەدەن ئەو ژەمە ڤاکسینانەی کە بەدەستیان گەشتووە لە ساردکەرەوەی تایبەتی کۆمپانیای ڤایزەرەوە لە ناو بەڕێوەبەرایەتیەکەیان دەردێنرێت و دواتر دەدێت بە هاوڵاتیان. ئەو ڤاکسینی کە بۆمانەتۆ من خاص لە ئەمریکاوە 46,030 دۆز
ڤاکسینیان بۆ پارێزگای هەڵەبجە ناردووە کە ئەمە یعنی شتێکی زۆر هینە کوالیتەکەشی زۆر باشە فایزەرە اینجا بەنیسبەت خەڵک هاوڵاتی زۆر پرسیار لەسەر ئەوەیە کاک ئایا ئەم فایزەرە چۆن لە پلەکەی ئەبێ لەژێر پلەیەکی نزم و هەڵگیرێ ئێمە سەلاجەمان هەیە من زۆر جار هاوڵاتەکانیان ئەو قسانەیەکەن ئەڵێن چۆن ئەوە ئاسانی بۆ خەڵکیەکەن و ئەو شتانە و کوا لە پلەی گەرمی و کواچی و من ئەو شتانیان زۆر بۆ شەرحەکەم تەنانەت خەڵکەیە یەک سەلاجەکەشی پیشانیان بڵێ وەرە ئەمە سەلاجەکەیە لە ئەوە پلەی گەرمیەکەی لە ژێر هەفتای سەدی وەیە. لە پارێزگای هەڵەبجە زیاتر لە 40,000 هاوڵاتی ڤاکسینیان وەرگرتووە. هیچ حاڵەتێکی یان لە دەستدان بە ڤاکسینەکە تۆمار نەکراوە. ئەوەش لە کاتێکدایە بە پێی ڕاگەنراوێکی نەخۆشخانەی وەفا لە 24 کاتژمێری ڕابردوودا چەند هاوڵاتیەک لە نەخۆشخانەکە دوای داخستنی بۆهۆی نەمانی نەخۆشەوە جارێکی دیکە داخڵ کراونەتەوە. ئامارەکانیش ڕوویان لە بەرزبوونەوە کردووە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە. لە وڵاتی نیجیریایە پرۆگرامەکە رادیۆیە ئالیکاریە دیکە دە شکاندنا هەن بەندین چاندا محافظکاردا بڕیا نیشاندانا هەن کەیسین توندوتیژیا لەسەر بنگەها ڕێگەزی کۆ گەلک کەچ و ژن دبن قوربانیên wê li wî welatî. Fatma neviya navê xwe bêjît ji ber ku qurbaniya destdirêjiya seksî ye. Her wisa ew ê mesk li ber xwe kiriye da ku nehête niyasîn. Fatma di Nîsana 2020 da dema ku ji nivêja êvarî vedgeriya mala xwe du kesên çekdar zorî lêkirin. They had a gun to my head and a knife. ئەوان چەکێک درێژی من کردن و چەقۆیەک دانان سەر حەفکا من و ئەس برمە ئاڤاهیەکێ. ئەوان bi dor destdirêjiya seksî digel min kir û di heman demî de çeqo li min didan. Li destpêkê ew ditirsiya desthilatdaran agîhdar biket ji ber ku ewan gefên kuştinê lêkirbûn eger ew bêşteyekî. Wekû gelek kesên diyên xelkê wîlayeta Jos Plateau li Nîjerya ew hemî êvarên pêşembiya gayê xwe dete bernama radyo ya ku qurbaniyên destdirêjiyên ڕێگەزî behsa ewan xirabiyên hatîne serê wan diket. Fatma jî peywendiyê bi bernameyê diket. Min pêtivî bi harîkariya te heye da ku ji vê dozê derbas bim. Nanjî Nandang pêşkêşkara bernama radyoya dengê bêdenga ye ku li radyoya xwe cihîcê FM tête bexşkirin. Ew ê got ku bernama wê hemî heftiyan pitirî 100,000 guhdar hene. Telling me their problem, they feel like dema ku ev pirsgirêka xwe ji min re vedibêjin ev hes dikin ku vê derê cihekî aram e dem hene ku ez di bernameyê de hestiyar dibim hin canan ez şaş dibim ji ber ku gava hûn hin serhatiyên wisa guh lê bidin mirov dibêje gelo me carekî di mirovên asayî li vê cîhanî hene ji ber ku hin kes bi hovane tev digerin û bi rastî ev tiştekî xemgîn e. Nandang ji bo ku harîkariya qurbaniyan bike ji bo dezveînana dadperweriyê digel saziya navneteweyiya parêzerên jin fîda kar diket û ev rêkxirawa bêqazanc nîneratiyên bê pare pêşkêşî wan qurbaniyan diket yên ku dûzên xwe di bernama radyoyê de radgihînin. Nînerê fîda li Plateau dibêjît dezveînana dadperweriyê bo qurbaniyan neyapsana hiye. So much bottlenecks. So somehow gelek asteng hene ji ber vê yekê em rûbirûyê hin derengiyan dibin lê hebûna me bi xwe jî astengîne polîs bi gelek bûyeran hatine agahdar kirin lê kes giringiyê bi wan nade lê dema bûyer biriya fîda tê gehte polîsan ew lêzê li prosesê dikin. Ta ku her du tawanbanê Fatmayê hene desteserkirin fîda dê berdewam peyvê dûzê bît. Di heman demda برنامه رادیوی دیا بردوام بی لسر هاری کاری کرنا قربانی دزدریجین ڕێگەزی. نوێترین هەواڵ و زانیاری خێرایی و متمانە لە فەیسبووکی دەنگی ئەمریکا. به میلیونان کس لی سرانسری جهان دمک خوش به وخوارنا قهوه در باز دکن لی کافئین وان روزانه دمترسیه دیه جبر گوهرتنا کشو هوای کو گیای قهوه دکوجه زانیارین لندن لگل جوتکارین افریقی کار دکن جبو دیتنا چارەسەریه کی جدر وی باخچه مازن شیشه‌ای گیاناسیه یا باجر کیو لندن پلایا سقای دبن صفری دیه لی جور و گرمه و وکی دارستانه کیه. ایرن دیویس ریوبریا لیکولین برهم اینانا دارین قهوه دکت. This is Arabica coffee. Our
ئەڤە قەهوە ئەرەبیکایە قەهوامەیە هەری بژاردەیە یا کۆمل ماڵێ وش دەرڤەڤەت خوین تامە گەلێک خۆش هەیە ئەف قەهوەیە 6 سەدێ یال جیهانێک و ئەمڤەت خوین دابین دکە ئەڤە هەنێ قەهوار و باستە و بەلگێ نوێ پیچێکی مەسترن ئەو ژی 4 سەدێ ڕێژەیە قەهوێ لە جیهانێ دابین دکە به میلیونان خلک افریقا، امریکا باشور و آسیا دبارا جیانا خو به چاندنا دارن قهوه عربیکا و روبوستا دکن لیج برگوهرین آب و هوایی او لجیر مطرسیه دانه. دهن روشاندا جبر زیده بونا گرمه و کمبونا بارانه بر همه ویب رنگکی برچاف کم دبه. لی دهن روشاندا جی وکو ما لأثیوپیا دیتیه دبه کو چاندن تک بچید و دارجی هشک ببن. دبه کوچاره سری جبو دارستان روجاوای افریقای کور بوینه نزیکی 103 جورن دارن قهوه هنه لی همو نخوشن لسیرا لیون دیویس و هفکارن خو دارکی نو بناو استنوفیلا پیدا کرینه گول چوله شینده بد اواب آوایکی زیده خوال برگرمه دیگری طووکی بالکیشه چکو جی طاما خویا خوش و طاما قهوه عربیکا ده هر وصا دو جورن دنین قهوه جی دگوهرین آب و هوای جدا مسوگرن و جبو بازرگانی جی باشن وکی قهوه لایبریکا و یا ایو جنیودس لباوی قهوه بچی گلی طاماوی گلک خوشه هندک دبیجن کو طاماوی نلدیف شکلیویه لپیش برکین جیهانی باریستا سال 2021 لمیلان هیو کلی استرالی جبو قهوه و جنیودس خلات سیم ورگرد. لکولر هیوی دکن کو سرکفتنا کلی جبووان لبین قهوه نناس ببقونا غاکا پیشکفتنه تیمین باخچه یا کیو بجودکارن افریقایی لسر چاندن و بازرگانی آویره دخبتن. کاترین کیوکا جاودریا پروژین لیوگاندا دگه. که او هوجه چنه ام چاوام بر همه وزیده بکین. لجینا که ام تنه دو جورن طوه قهوه چیکین ما درفت هیا که ام نرخین جورین دیجی ورگرین. هیوی هنه که ای سال هجمارک زیده قهوه لایبریکا هنارده اوروپا ببد. لیکولر هیوی دارن گوی داهاتک دومدار جبو جودکاران پیدا بکه و طامکی خوش و بالکش جبو قهوه و خوران. لەیەکێک لە هەنگەکانی ڕۆژانی پێش سوپەر بۆڵ لە ڕۆژی پێنجشەمە هونەرمەندان و ئەستێرەکانی هاڵیوود هاتن بۆ گوێگرتن لە هونەرنمایی نیوشەر و پێشوازیکردن لە تیمی لۆس ئەنجلس ڕەمز. لۆس ئەنجلس ڕەمز لە ڕۆژی یەکشەمە لەگەڵ تیمی بیگەڵاس لە ستادیۆمی سۆفی سنسناتی یاری دەکات هونەرمەند نووسەر و دەرهێنەر جان لیثکۆن لێسلی جۆنز و ماریا باکلۆڤا هاوسۆزی خۆیان بۆ ڕامەکان دەربڕین. بینەر هێژا لەڤەر کورد کۆنێکشنایی ڕۆ بەداوی هات تا جارەکەدن هەر شاد و بەختەوەربن. بمینە خۆش.